پەتای کرۆناوە کار و چالاکیەکانمان بەرفراوان بوون و هونەرمەندان و ئەو کەسانەی کە پەیوەندیدارن بەم چالاکیانەوە ئەنجامدانیان ئیشی زۆریان کرد و کاری باشیان کرد بوو بەڵام بەهۆی بارودۆخەکەەوە بڕیاردرا بە سنووردار بکرێن و بەبێ قەرەباڵقی کار و چالاکیەکان ئەنجام بدرێن ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆوە چالاکیەکیان هەبووە پەردەلادان لەسەر پەیکەری شانۆکارێکی تێکۆشەر و شانۆکارێکی ئەکتیڤ و چالاکی سەردەمی خۆی دەورانی کە وڵات ژێردەستە بووە و وڵات داگیرکراو بووە لەلایەن ڕژێمی بەعسەوە ئەم پیاوە دەورێکی گرنگی بینیوە لە شاری سلێمانی لە ڕێی شانۆوە بۆیە ئەمڕۆ بۆ یادی ڕۆژی جیهانی شانۆ پەردە لەسەر پەیکەری ئەو تێکۆشەرە ئەو شانۆکارە کە غازی بامەڕنی بوو لادرا لەگەڵ جەنابی پارێزگار و لەگەڵ سەندیکای لقی سەندیکای هونەرمەندانی سلێمانی بەشداریمان کرد لە پەردەلادان لەسەر پەیکەرەکەی و دەستخۆشیمان کرد لە کۆمەڵگەی مارگرێت دکتۆر تەها ڕەسوڵ کە ئەرکی تێچوونەکەی گرتۆتە ئەستۆ و سپاسی کاگنیاز نووریمان کرد کە بیرۆکەی ئەو بووە بەو بۆنەوە جارێکی تر سپاس و دەستخۆشی خۆمان بۆ ئەو کەسانە کرد بۆ ئەو لایەنانە کرد کە لەم بارودۆخەدا حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی ناتوانێت لە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات یان پشتگیری و پشتیوانی کار و چالاکیەکان بکات لە هەرێمی کوردستان کۆمپانیاکانی خێرخوازی و دڵسۆزانی ئەم وڵاتە و تێکۆشەرانێکن کە خەمی گەل و وڵات هەمیشە لەلایەن هەیە کار و چالاکیەکان پشتگیری و سپۆنسەر دەکەن ئێمە دەستخۆشیشمان لەوان کرد و دەستخۆشیشیان لێ دەکەین وە سوپاس بۆ ئێوەش پێشتر پارەیە وەکو پایتەختی ڕۆشنبیری بۆ سلێمانی دابینکرا ئەو پارەیە لە چییە لە سلێمانی خەرجکراوە چۆن ئەو پارەی بۆ وەکو پایتەختی ڕۆشنبیری بۆ سلێمانی دابینکراوە بڵێ لە چییە سەرفکراوە ینی لە سلێمانی پارە لە پارەی بودجەی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی لە 2014دا سەرفکراوە لە 2014دا تا 2020 سەرفکراوە لە دروستکردنی هۆڵ سەرفکراوە لە دروستکردنی شانۆی ڕۆمانی سەرفکراوە بۆ دروستکردنی کۆمەڵگەی کللتوری سەرفکراوە بۆ کۆمەڵێک شتن کە من ئێستا نازانم ئەو شتانە چین ئەوە کابینەی هەشتەم و کابینەی پێم وابێ حوتەم یا هەشتەم زیاتر کابینەی هەشتەم لەو دەورانەدا ئەو ئیش و کارانە کراون ئەو پرۆژانە کراون پرۆژەگەلێکی زۆر کراوە کە بەو پارەیە جێبەجێ کراون بەڵێ ئەماوتەی